سلااوڕێز هەواڵانی هێژا بە کورتی دێمەوە پێشبەرتان بۆ ئەوەی هەندێک هەڵسەنگاندنی جیاوازتر لەوەی کە لە مێدیاکاندا دەیبینین دەربارەی ڕووداوەکەی پاریستان پێشکەش بکەم کە سێ چوار ڕۆژ بەر لە ئێستا بەداخەوە بۆ جاری دووەم لە هەمان شوێن لە نزیکی هەمان شوێن دوای 10 ساڵ هاتە ئاراوە و سێ هاوڵاتی بوونە قوربانی 5 کەس بریندارن کە دوانیان ڕەوشیان نالەبارە. هۆکاری ئەوەی کە هاتمە پێشتان وەکو هەموو جارێک بەڕاستی من ناڕازیم لەو جۆرە بەرنامە و شیکاریانەی کە دەربارەی ڕووداوەکاندا دەکرێن و ئەمەش تا ڕادێک ئاساییار وەکو دەزانن و دەبینن مێدیاکان لە کوردستاندا مێدیایی حیزبین مێدیایی لایەنێکن یان گرنگی بە بابەتێک نادەن و یانیش ئەگەر گرنگی بە بابەتێکیش بدەن بە ئەنقەست دەیانەوێ بچووکی بکەنەوە بەلا ڕێدا ببن ویانیش دەیان هەوێ هەروەکو ئەوەی خۆیان دەیانەوێ نیشانی ڕای گشتی بدەم. لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەم بە کورتی بۆ ئەوەی دووبارەی نەکەمەوە چونکە من لێرەدا هەروەکو دەزانن من زانیاری نابەخشمەوە بەڵکو هەڵسەنگاندن لەسەر ئەو ڕووداوە دەکەم. پەیوانەیەک لە بۆ هەموو ڕووداوەکان ئەوەیە کە ئێمە بە تەنیا تەماشای بەرقاچی خۆمان نەکەین واتە لە ناو دارستاندا بە تەنیا تەماشای دار نەکەین تەماشای دارستانیش بکەین لە ناو دارستاندا دارەکە بدۆزینەوە ئیتر ئەمە بۆ هەڵسەنگاندنی هەموو ڕووداوێک زۆر گرنگە و ئەم ڕووداوە لە فەڕەنسا ڕوویدا. فەڕەنسا وڵاتێکی نامۆنیە بەم جۆرە ڕووداوانە یعنی لە دوای ئەوەی کە رووسیا کریمی داگیر کرد ینی پێشەوەی شەڕی ئۆکرانیا ڕوو بدا پێش بەهاری عەرەبی لە سەردەمی بەهاری عەرەبیدایتر ڕووداوگەلێکی دیکەمان بینین وەکو شارلی عەبدۆ و تەقینەوەکانی داعش و هەتاوەکو سەربڕینی ئەم دوایەی سەلەفیەکانمان بینین لە فەڕەنسا و فەڕەنسا وڵاتێکی تایبەتە بۆ ئەم جۆرە شتانە بۆ ئەوە دەبێ لە هەڵسەنگاندنێکی تایبەتیشمان بۆ ئەو بابەتە هەبێ و دەبێ سەرەتا بزانین بەر لە ڕووداوەکەدا فەڕەنسا لە چ ڕەوشێکدایە فەڕەنسا پەیوەندیەکانی لەگەڵ جیهانی دەرەوەدا چۆن و لە چه ئاستێکدانا لەگەڵ هاوپەیمانەکانی و لەگەڵ ئەو لایەنانەی کە وەکو ڕێکەبەریان دەبینی ئەگەر بێت و ئێمە ئەمانە هەمویان نەبینین بەڕاستی بە تەنیا تەماشای ڕووداوەکەکەین لێ کۆڵینەوەیەک شیکردنەوەیەکی زۆر سادە و ساکار و عاتفیانە دەکەین و ئەمەش بەڕاستی خەڵکی ئێمە تێر ناکە. بەر لە هەر شتێک دەمەوێ باسی ئەوە بکەم ئەو لێدوانەی ماکرۆن کە ئەگەر بچنە سەر گوگل ڕەنگ بێ بە زمانی ئینگلیزیش بیدۆزنەوە بێگومان من بە فەڕەنسی دەرم هێناوە لێدوانەکانی ماکرۆن تەماشا بکەن لە ماوەی 5 حوتوو هەتاوەکو حوتویەک بەر لە ئێستا ئینجا بۆتان دەردەکەوێت کە فەڕەنسا پەیوەندیەکەی لەگەڵ ئەمریکا لەگەڵ ناتۆ لەگەڵ هاوپەیمانەکانی وە لەگەڵ رووسیای بەرامبەری لە چه ئاستێکدایە و چۆنی دەوێت هەروەکو دەزانن لە ئەو چی پێڵێن لەو ڕۆژنامەیە کە بۆم هێناون و یانیش لەو هەواڵەی کە بۆم هێناون لە سەردێڕەکەیدا دەبینین کە ماکرۆن ماوەیەکی درێژە ئیتر چەند ساڵێکە لەسەر تێزێک کار دەکە ئەویش سوپای ئەمریکایە یعنی پابەند نەبوون بە ناتۆیە ماکرۆن بە کورتی لەو بڕوایەدایە هەتاوەکو ئەوروپا سوپای خۆی دروست نەکاو لە کۆڵ ناتۆ نەبێتەوە
ئازاد نابێ واتە ئەوروپا و فەەنسا ئێستا ئازاد نین و ئەمە زۆر جاران کێشە بۆ خودی فەەنسا دروستەکە پێشتر کێشەکانی فەەنسا بە هەمان شێوە لەگەڵ خۆر ئاوادا بینیمان لە چدا بینیمان لەوەدا بینیمان کاتێک رووسیا کرمی داگیر کرد هەموو وڵاتانی خۆر ئاوا و ئەوروپا ئابلۆقیان خستە سەر رووسیا بەڵام فەەنسا ئامادە نەبوو یەک لەوانە سەرۆکی کۆمپانیای تۆتالی فەەنسا بوو کە وابزانم 15هەمین کۆمپانیای دەرهێنان و فرۆشتنی نەوت و بنزین و غازە ینی وزەیە لە جیهاندا لە هەموو شوێنێک لە هەموو بنزینخانەیەکدا تۆتال دەبینن لە هەموو وڵاتانی جیهاندا و هەتاوەکو گەیشتە ئەو ڕادەی سەرۆکی تۆتال کۆمپانیای تۆتال بکوژێت چونکە کۆمپانیای تۆتال گرێبەستی زۆر زۆر زل و زەبەلاحی لەگەڵ رووسیا ئاساس کرده بوون و لە هەمان کاتدا تەماشامان کرد کەشتی شەڕ کە فەەنسا لە بۆ رووسای ساز کرده بوون ئەو کاتە ڕێگایان نەدا فەەنسا کەشتەکانی بفرۆشێت رووسیا کە تەواوی کردبوون ئیتر فەەنسا سوور بوو لەسەر ئەوە ڕووداوەکەی شارلی عەبدۆ هاتە ئارەوە یعنی نامەوێ درێژی بکەمەوە ئەگەر کەسانێک گومانیان هەبێت لەما ئەتوانن داوا لە هاوڕەیەک لە دۆستێکی خۆیان بکەن یانیش لە کەسێک کە لە فەەنسا بیناسن و فەەنسی بزانێ با بچێت لەسەر گوگل تەماشای ئەو نووسین و هەواڵ و شیکردنەوە و تەحلیلانە بکە کە لە سەردەمی تەقینەوەکانی داعش ینی لە شارلی عەبدۆ بەدواوە هەتاوەکو ئەم دواییانە نووسراون ئایا لە هەمویان زیاتر پەنجەی تۆمەت بۆ چێ درێژ دەکەن میدیەکانی فەەنسا بۆ بەریتانیا بەردەوام ئەڵێن لە بەریتانیاوە مسلمانانی تونڕە و ئاراستە دەکرێن ئەمە لایەنی ڕاستی خۆشی هەیە چونکە تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا لە بەریتانیا تەقینەوەیەکی وا ڕووی نەداوە و دوو مرکزی ئیخوان مسلمینانە یەکێکیان لە قەتەرە یەکێکیان لە بەریتانیایە بەریتانیا و بەتایبەتی دەستگای ئیستیخباراتی بریتانیا MI6 بەردەوام پەیوەندی لەگەڵ ئەڵقاعیدە و لەگەڵ جەبهەتول نوسرا بەردەوام هەیە ساڵی ڕابردوو دیداری زۆر خۆشیان سازکردن لە ئیدلیب لەگەڵ سەرۆکی جەبهەتول نوسرا واتە هەیئەتول تەحریر الشام و ئەمانە هەمویان بابەت گەلێکن و ئێمە ناتوانین بەڕاستی نیان بینین هەتاوەکو ئێستا سەرەداوێک بە تەواوەتی ڕوونیە ئەو بکوژەی کە لە پاریس ڕووداوەکەی ئەنجامدا تێرۆریەکەی ئەنجامدا واتە وەلیەم ئێم هەتاوەکو ئێستا سەرەداوێک دیار نییە بەڵام هەروەکو وتم ڕووداوەکە لە سەرەتا لە کۆمەڵەی کولتوری ئەحمەد قایە ڕوویدا و دوای ئەوە پەلاماری ڕێستۆرانتی ئاڤێستایدا کە ڕێستۆرانتێکی کوردیت دوای ئەوەش پەلاماری سەرتاشخانەی منزریدا ئەمەیان یەک دوو ئەمە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە چەند ڕۆژێک ماون بۆ دێمێن ساڕۆژی تیرۆرکردنی ساکینە جانسوز و هاوڕێکانی 2013 لە هەمان شەقامدا و ویلیەم ئێم کەسێکە 69 ساڵە چەک باش بەکاردێنی زیاتر لە 60 فیشەکی پێبووە 10 ڕۆژ پێشتر لە زیندان ئازاد کراوە دەرکراوە یعنی کەسێک کە 10 ڕۆژ پێش لە زیندان دەرکراوە ئایا چۆن ئەتوانی چەک هەڵگرێتەوە چەک بەکاربێنی و هیچ پۆلیس و هیچ ئیستیخباراتێک نەیبینی وێڵیەم لە کاتی یەکەمین ئیفادەیدا کە هاتە پێش دادوەری لە کاتی لێکۆڵینەوەکانیدا بە تەنیا باسی لەوە کردو کە پەشیمانە خۆی نەکوشتووە نەفرەت لە بیانیەکان دەکا ڕاستە ئەمەی وتووە پێشینەیەکی واشی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەڵێ ڕقم لە کوردەکانە چونکە کوردەکان لە کاتی شەڕی داعش دەکەن داعشەکان ناکوژن دەیانگرن
دەیانخەنە ناو زیندانەوە ئەمەشی باس کردووە. هاوڕێ ڕۆژنامەنووسم فەهیم تاشتەکین کە ڕۆژنامەنووسێکی تورکە لە پاریس دەژی و ڕۆژنامەنووسێکی فریلانسە پەیوەندیم لەگەڵی کرد و بۆ باسی ئەوەی بۆ کردم و بزانم دوێنێ بوو لەگەڵ خاوەنی سەرتاشخانەی مونزور قسەی کردووە کە سێمین وێزگە بووە وەلیەم ئێم پەلاماری داوە و لەوێشدا ئەو کەسە وەلیەم ئێمی سەرەتا لی داوە و چەکەکەی لێ سندووە و تەسلیمی پۆلیسی کردووە ئەڵێ کاتێ لەگەڵ مونزور قسەم کرد گوتم وەلیەم کاتێ وەلیەمت خستە سەر عەرز و دەبانچەکەت لێستان چی پرسیارێکت لێ کرد ئەوی شەڵێ پرسیارم لێ کرد و پێم گوت کوێڤوو یعنی تۆچەی تۆ چیت ئەویش جوابی دامەوە گوتی من کەسێکی ڕاستیستم نەژاد پەرستم و ئەمە بەڕاستی جێگەی گومانە چونکە کەسانی نەژاد پەرست لە ئەوروپا کاتێ شتێکی وا دەکەن شتێکی گەورە یان بچووک هیچ کات هەست ناکەن کاوان نەژاد پەرستن وەدان بەوەدانانن کاوان نەژاد پەرستن بەڵکو خۆیان بە مەخدور دەزانن خۆیان بە مەزلوم دەزانن ناڵێن ئێمە نەژاد پەرستین لە کوێی دنیادا بینیتە نەژاد پەرستێک بەخۆی بڵێ نەژاد پەرست وا ڕاسیزمی ئەوروپی کەمتر ئەتوانین بڵێن دژی کوردەکانە لەبەر ئەوەی کوردەکان لەلایەن ڕاسیستێکی دیکەی وەکو ئەردۆغان زوڵمیان لێ دەکرێ و لە هەمان کاتدا دوای شەڕی داعش ئەتوانین بڵێن کوردەکان لەناو هەموو کۆمەلگای ئەوروپی بەڕاست و چەپەوە کاریگەریەکی خۆیان بەجێشتوە بە تایبەتی لە ناو فەڕەنسادا و کوردەکان وەک میلەتێکی سیکولارتر دەزانرێن وەک مسلمانی سیکولار دەزانرێن ڕاسیستەکان زیاتر نەژاد پەرستەکان کێشەیان لەگەڵ ئەفریقیەکان لەگەڵ ئەوانەی باکووری ئەفریقا لەگەڵ مسلمانە ڕادیکالەکان و یانیش ئەوانەی کە بە مسلمانی ڕادیکال دەناسرێن و کللتورێکی زۆر جیاواز نیشان دەدەن وەکو عەرەبەکان زیاتر ئەمە نیشان ئەدەن و ئەمە نەمان بینیەوە بەڕاستی لەگەڵ کووردا زۆر ڕاسیزمێکی تایبەت هەبێ دژ بە کورد بەڵام لێرەدا بەڕاستی کۆمەڵێک گومان دروست ئەبن و من بەردەوەی بسمە سەر تەوەرەی دیکەی بابەتەکەمان ئێمە ناتوانین ئەو ڕووداوە وەها بچووک بکەینەوە بەسیت بکەینەوە بە تەنیا بۆ پەیوەندی وڵاتێک چونکە وەکووتم فەڕەنسا وڵاتێکی تایبەتە پێشتر باسم کرد کە چۆن لەسەرچی لە چ کاتێکدا فەڕەنسا کاتی خۆی دەبێتە ئامانج و بە مەبەستی چی لەوەدا ڕنگ بێ تورکەکان هەبن ڕنگ بێ ئیخوان الموسلیمین هەبێ ڕنگ بێ سەلەفیەکان هەبن بەڵام چه هێزێک ئەمانەی هاندا مێدیای فەڕەنسی بۆ ئەمەە با پەنجەی تۆمەت بۆ بەریتانیا درێژ دەکەن ناڵێم ڕایگشتی ناڵێم حکوومەتی فەڕەنسا من باسی مێدیای فەڕەنسی دەکەمە دەبێ ئێمە ئەشتانە جیاب بکەینەوە سەرۆک کۆمار ویانیش حکوومەت جیاوازە دەوڵەت جیاوازە مێدیا جیاوازە کۆمەڵگەی مەدەنی جیاوازە و ڕای گشتی فەڕەنسا جیاوازە ئەمانە هەمویان وەکو یەک بیر ناکەنەوە لە هیچ شوێنێکدا هەر بۆیە کاتێ مێدیای فەڕەنسی پەنجەی تۆمەتی لە بۆ بەریتانیا درێژ دەکرد لەوێ ئاراستە دەکرێن حکوومەتی فەڕەنسا هیچ کاتێک لێدوانێک وای نەداوە وەکو مێدیای فەڕەنسی ینی بۆیە میکانیزمەکانی ناو هیچ دەوڵەتێک هەمویان وەکو یەک بیر ناکەنەوە بە تایبەتی دەستگای ئیستیخباراتی ئەمەیان بابەتێکە بەڵام ئێمە ئەوە دەزانین کە پێشتر لەو سەردەمەدا بە تایبەتی کە شەڕی سارد هەبوو لە پەنای ناتۆدا ڕێکخراوێکی سێبەری ناتۆ هەبوو ڕێکخراوێکی وەحشی ڕێکخراوێکی بکوش ڕێکخراوێکی مافیایی و ئەمە لە کەسانی ڕاسیست و نەژاد پەرست و سەرسەری و لۆمپەن پێک دەهاتە و کاری ئەمانە کوشتنی خەڵکانی کۆمۆنیست بوو کوشتنی سەرۆک وەزیرانی
سوێد بوو لە ساڵی هەشتاکاندا ئۆلف پاڵمە یعنی ئەگەر پێتان وایە ئەوەی من باسی دەکەم بریتە لە تیۆری گەلە کۆما ئەوەی ساکینە جانسز تیۆری گەلە کۆمە نەبوو ئۆلف پاڵمە تیۆری گەلە کۆمە نەبوو کە دوای چل ساڵیش بکوژەکەیان دەرخست بەڵام چی لە پشتە دیار نییە بۆ چونکە مردووە بۆ پێشەوەی بمرێ دەرتان نەخست ئەوەی ساکینە جانسزی شوا بوو یعنی بکوشەکە پۆلیس بە پەلە دۆزیەوە دانی نابەوەی ویانیش زانیاریەکانیان دۆزینەوە کە لەگەڵ میت قسەی کردووە کە دوو بلێتی بڕیوە و 2000 پێش ڕووداوەکە یعنی پێش کوشتنی ساکینە جانسز سەردانی ئەنقەرەی کردووە بەڵام دوای ئەوە لە پڕەوە کەسێکی گەنج کە هێشتا نەبووتە 25 ساڵ و 30 ساڵ لە پڕەوە جارێک وەڵا گوتیان لە نەخۆش لە حەبسخانە لە زیندان مردووە وەڵا کانسێری هەبووە یعنی زۆر سەیرە بەڕاستی لە بۆ هەندێ ئەو ڕێکخراوەی کە پێی دەگوترا گلادیۆ واتە ڕێکخراوی سێبەری ناتۆ ئەم کارانەی دەکردن لە سەردەمی شەڕی ساردا دوای هەڵوەشانەوە یەکێتی سۆڤێت زۆربەی وڵاتان گلادیۆکانی خۆیان لە ناو بردن چونکە زۆر ڕووناکبیانی ئەوروپا ڕخنەی زۆر گەوریان لە ناتۆ دەکرد ئەو کاتە کە ناتۆ لە دەرەوەی یاسا خەڵک دەکوژێ زیندانی تایبەتی هەیە زیندانی شاراوەی هەیە لە دەرەوەی حقوق و محکەمە خەڵک ئەگیرێ و بزر ئەکرێ و دڕەفێنرێ و ئەمە کرا بەڵام تورکیا گلادیۆی خۆی هەر پاراست و ئەم گلادیۆیانە ئەوانەی کە وڵاتانی ئەوروپا ئیتر فڕیدان و ئیتر بەکاری نەهێنان و پارەی پێنەدان بەشێکی زۆریان لە ئەنقەرە بە شێوەیەک لە شێوەکان یارمەتیان ئەدرا لە بۆ پشووی هاوین دەچوونە ئەنتالیا خۆشترین پشووی هاوینیان هەبوو ئیتر بە ئارەزوی خۆیان هەرچی کارێکیان ویستە بەدەیان کرد بۆ خۆشاردنەوە دەچوونە ئەوێ یان ئەچون لەوێ دەژیان و ئەمە بەردەوام هەبووە بۆیە ئەوە زۆر ئاساییە کە گومان لەوە بکەین کەسێکی نەژاد پەرست بەکار هاتەبێ لە بۆ ئەو مەسەلەیە دوایی دێمە سەر مێدیای کوردی کە مێدیای کوردی چۆن تەماشای ئەم بابەتە دەکا لەوەشدا هەندە قسەی تایبەتمان دەبێ بەڕاستی بەڵام دەمەوێ هەر دەربارەی ئەو بابەتە باس لەوە بکەم کە وەزیری داد کاتێک بە گوشارەکانی ئەمانوێل ماکرۆن لەگەڵ جالیەی کوردی کۆبووە قسەیەکی زۆر سەرنجڕاکێش دەکا ینی بە جالیەی کوردی ئەڵێ ئەم ئێڕشە بە تەنیا لە بەرامبەر کورد نەکراوە لە بەرامبەر فەڕەنسا ئەنجامدراوە یعنی حکوومەتی فەڕەنسا خۆشی کەوتۆتە بەربارێکی قڕز بەڵام هەروەکوتم میکانیزمی بیرکردنەوە لەناو دەوڵەتدا جیاوازترن لەوەی کە ئێمە دەیان بینین ئێمە پێمان وایە دەوڵەت یەک هەموو میکانیزمەکان یەکن بەڵام لە هیچ شوێنێکدا ئەمە نییە بەڕاستی دەبێ ئینسان لەمەدا باش تێبگە دەمەوێ سەرنجتان بدەمە سەر مێدیای کوردی بابەیەکەوە تەماشای ئەو بەشە کورتە بکەین ئینجا هەڵسەنگاندنیشی لەسەر کریارێکی ڕاسیستیە ڕاستە تەرۆریستیە لێ ئارمانج نەتەنێ کورد ئارمانج ناوەکو کورد بکە هەدەف بەڵێ ئەبەش مێدیای کوردی بە تایبەتی مێدیەکانی پارتی دیموکراتی کوردستان و لەناو ئەویشدا هەموو مێدیەکانی پارتی ڕنگ بێەوە نەکەین بەڕاستی ئینسان هەندێک بە ئینسافەوە قسە بکە مێدیای ڕوودا و هەتا حدێک باشترە لەمە بەڵام مێدیەکانی مەسرور بارزانی باسە کوردستان 24 بەڕاستی لەو لایەنەوە لەگەڵ هۆشیار زێباری خاڵی سەرۆک بەڕاستی زۆر بێتامیان کردووە یعنی ئەتۆوەرە کەسێک لەو ئاستەدابی کە فکر و عەقڵ بدێ سەرۆکی حیزبەکەت خاڵی سەرۆکی حیزبەکەت بی و ئەو حیزبە چارەنووسی 5 ملیۆن کوردی لە ژێردەستدا بێ ئەتۆ بێی
لە جیاتی ئەوەی شیفایەک دوعاەک لە بۆ قوربانیان بکەیت لە جیاتی ئەوەی سەرخۆشی لە خزم و کەسەکانیان بکەیت بە تەنیا هێڕش بکەیە سەر کورد تەماشای تویتەرەکانی هۆشیار زێباری بکە یعنی جگە لە پەکەکە و جگە لە کوردی باکوور هیچی دیکە ناکە بە تەنیا هێڕش دەکاتە سریان من ئەوانە پرۆتستۆ دەکەم ئەوانە تند و تیژی دەکەن ویانیش ئەوەی کوردستان 24 ئەوەی کوردستان 24شتان بینی نامەوێ زیاتر قسەی لەسەر بکەم و دووبارەی بکەمەوە و ئەو تند و تیژەی کە مێدیاکانی پارتی باسی دەکەن بەڕاستی مەگەر مێدیاکانی تورکیا باسی بکەن ئەمانە ینی من هەموو مێدیاکانی فەڕەنسام سەر و بن کرد هەموو تەماشا کرد بە زمانی فەڕەنسی بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی بەڕاستی شتێکی وام نەبینیوە کە کوردستان 24 و مێدیاکانی تورکیا باز دەکەن دەربارەی بەکارهێنانی تند و تیژی لای خۆپیشاندانەکەن ڕاستە تند و تیژی هەبووە و ڕاستە زیان بە ملک و ماڵی خەڵک و حکوومەت گەیشتووە ئەمەیان ئینکاری لێ ناکرێ بەڵام بۆ شێوی نییە کە ئەوان باسی دەکەن باشە بۆ مێدیای فەڕەنسی بۆ شێوێ باس ناکەن مێدیای فەڕەنسی بەڕاستی لە بەرامبەر تند و تیژەکەدا قسەیەکی وای نییە یعنی بەڕێوەبەری پۆلیسەیە بەڕێوەبەری پۆلیس لێ دوانێکیدا ئەڵێ لە کاتێکدا خۆپیشاندانەکە زۆر بەهێمنا نەبوو ئۆتۆمبیلێک هاتە ناو خۆپیشاندانەکە کەسانێکی گێرە شێوێنی تێدا بوون و ئەمە خەڵکەکەی هانی تند و تیژیدا کە بچن ئۆتۆمبیلەکە کەسانی ناو ئۆتۆمبیلەکە لێیان بدەن و بیانگرن و ئۆتۆمبیلەکەشکان لە دواییدا سووتان پۆلیس دەستێوەردانی کرد بەرپەرچی پۆلیسیان دایەوە بەڵام دوای ئەوە هیچ زۆرە تند و تیژەکی بەو شێوەیەمان نەبینی باشە ئەوەی کە 3 ڕۆژە و 4 ڕۆژە بە تایبەتی کوردستان 24 و هۆشیار زێباریەکان باسی دەکەن یعنی ئەمە چییە بەڕاستی مرۆڤ لەمە بەڕاستی تێناگا باشە لە کەرکک دوو منداڵ لەسەر یاریکردن لەسەر وازی لەسەر یانیش دوو ژن لەسەر سڕینان کاتێ بە شەڕدێن ئێوە یەکسەر دێن مۆری نەژاد پەرستی لێدەن و حەشدی شعبی وا دەکا و دەوڵەتی عراق دەیەوێ کەرکک تعریب بکە کە لە بە هیچ شێوەیەک شتیوا ڕووی نەداوە باشە بۆ کوردانی فەڕەنسا و کوردانی پاریس شتێکی دیکە ئاڵێن یعنی ئەو دووڕوویە و ئەو پارادۆکسە لە چیدایە و بۆ کەسانێکی هیچ و پوچ و بێ سەلیقە و ڕابردوویەکی خراپ دێنە سەر تەلەڤیزیۆنەکانتان قسەیان پێ دەکەن بەو شێوەیە بەڕاستی مرۆڤ لەمە تێناگەیانی بەڕاستی ئەمە شتێکی زۆر خراپە ئەوە بەڕاستی پێویستە محکوم بکرێ هەروەکو وتم هەموو مێدیاکانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەمە ناکەن ئەمە ئیتر ئەمەیە و بەڕاستی بن ڕەخنەی ئەوەشم هەیە یعنی هەڵس و کەوتی بزوتنەوەی باکووریش بەڕاستی هەڵس و کەوتێکی زۆر بێسەر و بەرانەیە یعنی ئەوانیش خوێندنەوەیان بۆ سیاست و بۆ ئەم جۆرە ڕووداوانە زۆر سەیرە یعنی ڕووداوێک لە فەڕەنسا ڕوویدایە زۆر لە من و لە تۆ گەورەترە یعنی ئەوە بەهێنانی هونەرمەندێک بۆ سەر تەلەڤیزیۆنەکەت کە پێشتر بە دوژمنت زانیوە و یانیش بە لایەنگری پارتیت زانیوە کە پێشتر لە تورکیا لەگەڵ مەسعود بارزانی دەنگی بۆ ئەردۆغان کۆکردیتەوە بیهینە سەر تەلەڤیزیۆنەکە و کۆڵانەکە سازەکەی پێلێ بدەی یعنی بەڕاستێت و چ لە ڕووداوەکە دەگۆڕی ئەمە هەر وەکو سەردانەکەی بافێڵ تاڵەبانی یەکێتی وایە بۆ ڕۆژئاوە کە ئەمانە گەورەیان کرد و کردیانە یەکێتی نەتەوەیی هەتاوەکو دوێنێ بینی مام پارتی دیموکراتی کوردستان ئیتر ئاگربەستی لەگەڵ یەکێتی ڕاگەاند و لەگەڵ یەکێتی ڕێککەوت لە ڤیددیۆی پێشوودا کە باسی سەردانەکەی بافێڵ تاڵەبانیم کرد بۆ ڕۆژئاوە پێم نەوتن ناموت هەر کەسێک لە کوردستاندا
داخوازیەکی لە پارتی دیموکراتی کوردستان هەبوو دەچێتە لای پەکەکە دەچێتە لای بزوتنەوەی باکوور دەچێتە کەنەکە دێتە بڕۆکسل ڕسمێک دەگرێ و دوای ئەوە یەکسەر پارتی داخوازیەکەی بەجێ دەگەێنێ ئێمە $1000 وامان بینیوە کاکە ئێوە کەینێ دەرسی لێ وەردەگرن بەڕاستی یعنی ئەم جۆرە بەڕاستی هەڵەنە ئەم جۆرە سیاسەتانە پێویستە ڕەچاو بکرێنەوە و لە هەمان کاتدا سیاسەتی ئەوەی کە بەتەنیا ئەمە ئەردۆغانی لە پشتە ئەمەش بەڕاستی وا ئەکاکە ڕای گشتی فەڕەنسا نەتوانێ بیرکردنەوەیەکی قوڵتری لەسەر مەسەلەکانە بێت چونکە ئەوڕۆپیەکان پێویستیان بەوە نییە وەکو من و تۆ بەردەوام بێن هەموو کەلێن و قوشبنەکانی سیاست و گڵادیۆ و ناتۆ و پەیوەندی ئاڵۆزەکانی وەها لێی بکۆڵنەوە ئەگەر ئەتۆ بتەوێ ڕای گشتی فەڕەنسا بجوولێنی دەبێت بە شێوەیەکی فراوانتر لەو تەسکبینی حیزبیە لە مەسەلەکە بڕوانی لەو ڕووداوانە بەڕاستی کەم و کورتی بزوتنەوەی باکووریشی تێدایە هەر وەکو کەم و کورتیەکان لەسەر مەسەلەی قەتڵکردنی هەڤاڵە ساکینە جانسس یعنی لەسەر ڕەخنەیەک لەسەر شتێکی زۆر بەسیت ئەتۆ دەی گەورەترین دۆستی خۆت کە 20 ساڵ 30 ساڵ خزمەتی کردووی هەتای دژمنایەتی ئەبەدی لەگەڵ ئیعلان دەکەی سڵاو لێکردنی بە حرام دەزانی تەنانەت چوونە تازیەشی بە حرام دەزانی تەنانەت ئەگەر ئەویش بێتە تازیەکەت دەبێت دەری بکەی بە خائینی لە قەڵم دەدەی بەڵام دەچی کەسێکی میت دێنی دەیکێ حیمایە و پارێزوانی ساکینە جانسس مەکتەب سیاسیەکەت و دامەزرێنەری حیزبەکەت یعنی ئێوە قەت کەم و کورتی خۆتان تێدا نابینن ئەمەیان بەڕاستی دەبێت لەسەر ئەو بابەتانە هەموویان قسە بکرێ بۆ ئەوەی ئەم ڕووداوە جارێکیکە دووبارە نەکرێتەوە و ئەمە دەرفەتێکی باشە بۆ بزوتنەوەی باکوور ئەتوانێ زیاتر سوودی لێ ببینێ و ڕای گشتی فەڕەنسا لەو بارەیەوە ئەتوانین بڵین جیاوازترە لە جارانی پێشوو چونکە لە سەردەمی ساکینە جانسزدا وەکو بڵێ 3 کەس کوژرابن بەڵام ئەمجارە ناڵێن 3 کەس ئاڵێن هێرش کرایتە سەر کوردەکان دەبێت کوردەکان بپارێزن و ئەمە هەموو مەقامە ڕسمی و ناڕسمیەکانی فەڕەنسا باسی دەکەن هەموو چاپەمەنی باسی دەکەن هەر وەکوتم تونند و تیژە ڕۆژێک 2 ڕۆژ ڕوویاندا چاپەمەنی فەڕەنسا بە لێبوردیەوە باسی لەو تونند و تیژیانە کرد یعنی لی تێئەگەن کە ئەو تونند و تیژیانە چی هەرچەندە ئەو تونند و تیژیانە ئێمەش ڕاخنەی دەکەین ئەو تونند و تیژیە نەباش خراپە باش نییە چونکە ئێمە پێویستمان بە پشتگیری هەموو کۆمەلگای فەڕەنسایە هەموو کۆمەلگای ئەوروپایە و دەبێ بزوتنەوەی کوردی لە جیاتی گرنگیدان بە ئینسانی حەماسی و ئینسانی بێعەقڵ و ئینسانی هەستی و دۆڵ و زۆرنا هەژێن و دوورخستنەوەی هەموو ئەو کەسانی کە ڕق نەدەگرن بیر دەکەنەوە لەبەر ئەوەی ئەوانە کەسانی زەحمەتن ناتوانێت لەگەڵ ئەوانە هەڵسو و کەوت بکە ناتوانین جێلەوانە بگرن ئەتۆ ئەگەر ئەمەت نەکرد واتە بەتەنیا گرنگیت بە خەڵکی حەماسیدا بە ناوی وڵات پارێز چونکە لە لای حیزبەکاندا وڵات پارێز چییە؟ وڵات پارێز ئەو کەسەیە کە 24 سعات کار دەکا ئاگای لە ماڵ و منداڵی نییە ئاگای لە خۆی نییە کتێب ناخوێنیتەوە بۆڵە بۆڵ ناکا ڕەخنە ناگرێ بیر ناکاتەوە ناچێتە تەوالێت ناچێتە لای دکتۆر نەخۆش ناکەوێ ئەمە لە لای حیزبەکاندا بەڕاستی لەلایەن حیزبی پارتیزان بەگشتی ئەڵێم یانی من باسی حیزبێک ناکەم ئەوە پێوانەی وڵات پارێزیە باشە ئەم جۆرە وڵات پارێزە ڕاستە زۆر فیداکاراوە ئەو بزوتنەوانە بە تایبەتی بزوتنەوەی باکوور بەڕاستی لەسەر پشتی ئەو وڵات پارێزانە ماوە ئەوە شتێکە نابی ئینکاری لە بیان ئەگەر ئەو فیداکاری قوربانیە نەبێ نەبووایە بەڕاستی دوای ئاپۆ بزوتنەوەی باکوور نەدەما بە تەنیا بەوە ماوە هیچی دیکەی نەماوە بە تەنیا بەوەیە
یعنی شەڕەکەشی بەوەیە ئەو شەڕێکەیە و ئەو خەباتێک کە لە ئەوروپاشی هەیە و لە ڕۆژ ئاواشی بە تەنیا بەوە ماوە ئەوە ئینکار ناکرێت و ئەو کەسانە جێگای ڕێزن بەڵام دەبێ ئەو کەسانە دەوڵەمەند بکرێن و نابێت چاوەڕوانی بە تەنیا لەو خەڵکە ئەوە بێ کە ڕەخنە نەگرێ و کتاب نەخوێنیتەوە بیر نەکاتەوە بە تەنیا کار بکە و هەندێک کەس لە سەرەوە دابنیشن تعلیماتیان پێ بدن و فەرمانیان پێ بدن و بیان جوولێنن چونکە ئەگەر ئەمەد کرد بەڕاستی هۆشیاریەک دروست نابێت لە کاتی خۆپیشاندانەکاندا هۆشیاریەک دروست نابێت لەناو مێدیاکاندا هۆشیاری دروست نابێت لەناو ڕۆژنامە نووسەکانیشدا ڕۆژنامە نووسەکان لە زیاتیەوەی قەناعەت بە خەڵک بێن کە بە هۆشیارانە ماوەڵە بکەن ئەچەن پێشوازی لە کەسێک دەکەن کە هەتا دوێنێ ئەتۆ پێت دەگوت خائینە هەتا دوێنێ پێت دەگوت دەنگ لە بۆ ئەردۆغان کۆ دەکاتەوە لەگەڵ مەسعود بارزانی لە کاتی هەڵبژاردنەکانی پێشووی تورکیادا دەنگ بۆ ئاکەپە کۆ دەکاتەوە ڕاستیش دەنگی بۆ ئاکپارتی کۆ دەکردەوە ئێستا کە پێشوازی لێ دەکەی دەهێنیە سەر تەلەڤیزیۆنەکەی خۆت و سازی پێ لێ ئەدەی یعنی بەمە نابێ بە ئەمە دەبێ کە بەڕاستی گۆڕانکاریەکی وەرچەرخانێکی فکری لە مێشکی حیزبدا بکرێت هەموو حیزبەکە ئەمە بەمە دەکرێت نەک بەمە دەکرێت ئەتۆ ڕووداوێکی وها گەورە ڕوویدایە لە فەڕەنسا ئەتۆ بچی بە هێنانی دووسێ کەس کە داخوازیەکانیان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانیان حیزبێکی دیکە یان حیزبەکەی خۆی بەجێ نەهاتووە و میدیا ئیحتیمامی پێنادا و جێگای نابێتەوە دەیهێنی بلێدێکی بۆ دەکڕی و لەسەر بە ئیمکانی دۆنەرچی و کەبابچیەکانی باکووری کوردستان بلێدێکی بۆ دەکری لە هۆتێلی پێنج ئەستێرەی لە بۆ دانێ و بەرنامەی لە بۆ ساز دەکەی و کۆنفرانسیانێک وڵاتیە وەڵام من یەکەتی نەتەوەی دروست دەکەم و یانیش چوونی بافێڵ تاالبانی چوونی بافێڵ تاالبانی بۆ ڕۆژ ئاوە شتێکی باشە من دژینی مە شتێکی زۆر باش بوو یانی هەر هیچ نەبێ بە نسبەت ئەمریکا و جیهانی دەرەوە شتێکی باش و بەڵام ئەوە معنایەوە نێت و لەناو خۆتدا وەکو یەکەتی نەتەوەی و کۆنگرێتەوەی هەموو شتێک تەواو بوو وەکی نا بزانە دوێنێ چووناوێ ئەمڕۆکە پێک هاتن و پارتی داخوازیەکانی جێبەجێ کرد ئەو جا سبەی خوددا کەریمە و یەکتریش دەبینینەوە ینی بەو شێوێ تەماشا بکرێ ئەگەر بەم شێوێ تەماشا بکرێ ئەکرێ کێشەکان زیاتر ینی ئەم ڕوودا و گەلانە ئەکرێ زیاتر بگەنە ئەنجامێکی باشتر ئێستا کەش لەسەر ئەوە کار دەکرێ و بزانین لە ئایندەدا ئەم ڕووداوە دەگاتە کوێ دەگاتە ئەو ئاستەی کە بەڕاستی ئەمجارە فەڕەنسیەکان ئەو کەسانێک کە لە پشت ڕووداوەکە بوون لێکۆڵینەوەیەکی شەفاف و دروستیان لەگەڵ بکەن یان نا یان وەکو جاران دووبارە دەکرێتەوە و ئەمانە هەمویان لە ئایندێکی نزیکدا دەبینن با لەمە زیاتر درێژتری نەکەم تاوەکو بەرنامەی ئایندا کاتێکی خۆش و ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە